بە پێی ڕاگەیاندراوی کۆمپانیای ئەکسۆن مۆبیل کە لە چارەکی دووەمی ئەم ساڵ داهاتی کۆمپانیاکە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو لە هەمان قۆنەغدا لە سەدا 9 بەرز بووەتەوە گەیشتووەتە 62.88 ملیار دلار. ئەمەش لە کاتێکدایە کە داهاتی کۆمپانیاکە لە چارەکی دووەمی ساڵی ڕابردوو 57.69 ملیار دلار بووە. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆش کراوە لە چارەکی دووەمی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ چارەکی دووەمی ساڵی ڕابردوو قازانجی کۆمپانیەکە لە سەدا 97 زیادی کردووە بۆ 3.35 ملیار دلار بەرز بووەتەوە. لە چارەکی دووەمی ساڵی ڕابردوو قازانجی هەر پشکێکی کۆمپانیەکە لە سەدا 0.41 دلار بووە کە لە چارەکی دووەمی ئەم ساڵ ئەو ژمارەیە بۆ لە سەدا 0.78 دلار بەرز بووەتەوە. واوکات لە ئەوروپا سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا جان کلۆد یونکەر ڕایگەیاند ئەو پرۆژە بڕیارەی ئەمریکا بۆ سەپاندنی سزای نوێ بەسەر رووسیادا ئامادەی کردووە بە شێوەیەکی نەخوازرا و یەکلایەنە زیان بە ئاسایشی وزەی یەکێتی ئەوروپا دەگەێنێت و دەڵێت ئەگەر ڕەچاوی نیگەرانیەکانمان نەکرێت لە ماوەی چەند ڕۆژێکدا ئامادەین شێوازێکی گونجاوی هەڵسوکەوت بکەین. جان کلود یونکەر لەبارەی ئەگەری کاریگەری نەرێنی ئەو پرۆژە بڕیارە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا سەبارەت بە سزادانی رووسیا سەبەستادانی رووسیا و ئێران و کۆریای باکوور واجوو کرا. دەڵێت ئەگەر ئەو سزایانە بەسەر رووسیادا جێبەجێ بکرێن کۆمپانیەکانی وڵاتانی وەکو ئەڵمانیا، فەڕەنسا، هۆڵاندا و نەمسای ئەندام لە یەکێتی ئەوروپادا کە لە پرۆژەی بنیانانی هێڵی بۆری تەوژمی باکووری دووەمدا کار دەکەن ڕەنگە سزای دارایی بدرێن. باپێی ئەو پرۆژە بڕیارەی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا واژووکراوە چاوەڕوان دەکرێت سزای نوێ بەسەر رووسیا و ئێران و کۆریای باکووردا بسەپێنرێت. ئابووری عێراق بەرەو مەترسی هەنگاو دەنێت و گەیشتووەتە هێڵی سوور. بەپێی قەرزەکانی سەر عێراق گەیشتووەتە نزیکی 112 ملیار دلار. ئەحمەد حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی و ئابووری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئابووری عێراق ئابووریەکە تا سەر ئێسقان لەرزۆکە و کەموکڕی و کێشەی گەورە لە هەیکەلی ئابووری عێراقدا هەیە. لە ئێستادا لە ڕووی قەرزەوە عێراق گەیشتووەتە هێڵی سوور. ڕاشیگەیان کێشەی ئابووری لە عێراق وەستا و تەنها توانای دابینکردی موچە هەیە. ئەوەش بژێوی سەرەتایی هاوڵاتیانە و هەموو هاوڵاتیانی وڵاتەکەش موچەخۆر نین. بۆ ئابووری عێراق لە پاشەکشەدایە و توانای ئەوەی نییە هیچ گەشەیەکی بەردەوام بکات لە ئێستادا. ئەحمەدی حاجی ڕەشید وتیشی بەپێی دوایین بەڵگەنامەکە وەزارەتی دارایی ڕەوانەی کردو بۆ ئێمە قەرزی سەر عێراق گەیشتووەتە 111 ملیار و 725 ملیۆن دلار. ئەم قەرزەش ئەگەر دابەشی سەر دانیشتوانی عێراقی بێت کە ژمارەیان 36 ملیۆن کەسە ئەوە هەموو منداڵێک کە تازەش لەدایک دەبێت 6,000 دلار لەو قەرزەی بەردەکەوێت. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان مەترسێکی زۆریانەیە لەسەر داخستنی سنوورەکان بەڵام بە پێچەوانەوە سنوورەکان بەڕووی هەرێمی کوردستانە داناخرێن. یەکێتی ئاوردە و ناردەنیکارانی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکاتەوە لەوەی سنوورەکانی وڵاتانی دراوسێ لەگەڵ هەرێمی کوردستاندا بەهۆی ئەنجامدانی ڕفراندۆم داناخرێن. سەرۆکی ڕێکخراوی یەکێتی هاوردە و ناردەنیکارانی کوردستان شێخ مستەفا عەبدوڕەحمان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە شاری سلێمانی ڕایگەیاند لە هەموو وەنێکدا ئاگاداری ئەندامانمان دەکەین کاڵای باش بێن و بازارەکان پڕ بکەن لە کاڵا و کۆگانکانیان پڕ بکەن چونکە لە بۆنەکاندا پێویستی و خواز لەسەر کاڵەکانیان زیاتر دەبێت. ڕاشیگەیاند هەمووان دڵنیا دەکەمەوە کە هیچ کات گژی لە سنوورەکان ڕوونادات. ئەوەش لەبەر ئەوەی وڵاتانی دراوسێ بەرژەوەندیان زیاترە لە ئێمە و ساڵانە کاڵاکی زۆر ڕەوانەی هەرێمی کوردستان دەکەن. مستەفا شێخ عەبدوڕەحمانەوەشی گوت بازاڕی هەرێم لەم کاتەدا نزمترین نرخیە و دڵنیان کاڵاکی زۆر بەڕێوە و پێش 20 ڕۆژ ئەندامانمان ئاگادار کردوتەوە لەم دۆخە کاڵا و کەلوپەلی زیاتر بخەنە بازاڕەوە. هەواڵەکانی هەفتە پێشکەش کرا. جیاواز لە هەواڵ ئابووری جیهان بەردەوام لە گۆڕانکاریدای وڵاتانیش جێپەی ئابووری خۆیان لە جیهان دەکەنەوە نەخشی خۆشیان لەسەر ئابووری جیهان دادەنێن. بەپێی نوێترین توێژینەوە چین و هێندستان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا زۆرترین نەخشیان لەسەر ئابووری جیهان بەدەست هێناوە و ئەمریکا و ئەوروپاش پاشەکشەیان کردووە. بەڵێ بەڕێزان لەو بارەوە ئینفۆگرافیکێکمان ئامادەیە لەو بارەیەوە جیاوازی نێوان 20 ساڵی ڕابردووی ئابووری جیهان و ئێستا دەخێنە ڕوو.
بەڵێ بەپێی ئابوووریەکە BRIC واتە بەرازیل، رووسیا و هندستان ئەمانە ئابوووریەکەیان بۆ هندستان و چین ئابوووریەکان لە نێوان ساڵی 2015 بۆ ساڵی 1995 بەم جۆرە جیاوازی هەیەواتە گەشەی کردووە. ساڵی 1995 ئابووری ئەم ئەم 5 وڵاتە لە سەدا 18 بووە. بەڵام ساڵی 2015 واتە کۆتا ئاماری جیهانی ئەم ڕێژەی هەڵکشاوە بۆ لە سەدا 31 واتە لە ماوەی ئەم 20 ساڵەیە ڕێژەیەکی بەرچاو ئابووری ئەو وڵاتانە بە تایبەتی ئابووری چین و هندستان کە ئێستا وردە خەریکە ڕکابەری ئابووری جیهانەکان هەڵکشانی زۆری بخۆوە بینیوە. وڵاتانی تر واتە جگە لەم وڵاتانە و یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکان و گروپی G20 ئابووریەکان گەشەی کردووە کە لە سەدا 20 بەڵام ساڵی 1995 لە سەدا 7 بوو واتە ئەوانیش وڵاتان جگە لەم چەند شوێنەی باسم کرد گەشەی کردووە. یەکێتی ئەوروپا بەداخەوە ئابووریەکەی کەمی کردووە واتە ساڵی 1995 ڕێژەی گەشەی ئابووری لە نەتەوە یەکگرتوەکان واتە وڵاتانی یەکێتی ببورن یەکێتی ئەوروپا نەک نەتەوە یەکگرتوەکان لە سەدا 25 بوو بەڵام ساڵی 2015 هاتووەتە لە سەدا بۆ لە سەدا 7. ویلایەتە یەکگرتووەکان وەرزی ئابووری زۆر باش نییە لەم چەند ساڵەیە ینی لە چەند ساڵی سەردەمی ئۆباماوە دواتریش دۆخی ئابووری ئەمریکا تووشی داتەپین هاتووەیان جۆرە جۆران پاشەکشەی کردو نەک داتەپین. ساڵی 1995 ئابووری ئەمریکا لە سەدا 20 واتە ڕێژەی گەشەکەی بەڵام ساڵی 2015 ڕێژەی گەشەکەی هاتووتە خوارەوە بۆ 16 واتە 4 نمرە کەمی کردووە. وڵاتانی دەرەوەی G20 واتە 20 وڵاتە پیشەسازیە گەورەکەی جیهان ئابووریەکەیان لە سەدا 20 بووە ساڵی 1995 بەڵام ساڵی 2015 ئەویش داکشاوە بۆ لە سەدا 16 ئەکرێت لە دەرەنجامیانی فۆرگرافیە و بڵێن هندستان و چین ڕێژەی گەشەی ئابووریان بە شێوەیەکی گشتی زیادی کردووە کە ئێستا چین یەکێکە لە بەشە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و لەو 5 وڵاتە لەو 15 وڵاتە بازرگانیەیە کە ئابووریەکی ینی ئابوووریەکەی بەسراوە بە ئابووری هەرێمی کوردستانەوە و هەرێمی کوردستان بازرگانەکان کاڵای زۆر لە چینەوە دەهێنن. ئەمە بەڕگەی جیاواز لە هەواڵ بوو لەسەر ئابووری جیهان. بەڵێ ئێمە تەوەرەی ئەم جارەمان تایبەت کردووە بە مەسەلەی ترسی هاوڵاتیان لەسەر داخستنی سنوورەکان کە هەفتەی ڕابردوو و تا ئێستاش گەرمترین تەوەرەیە زۆر قسەی لەسەرەکرێت کۆمەڵێ پرسیاری زۆر گرنگەیە کە میوانە بەڕێزەکانم پاشکەمێکی تر وەڵامەدەنەوە پێش ئەوەی دوایەوە ئەم فۆگرافیکە پێشکەش بکەین. ئەویش یەکەمیان ئایا داخستنی سنوورەکان ترسێکی واقعیە؟ چێ سوود لەم مەترسیانە وەرەگرێ؟ ئایا سنوورەکان هیچ کێشەیەکیانەیە و کۆمەڵی پرسیاری زۆر گرنگتر لەگەڵ بەڕێز شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەنیکاران و حسەین ئەحمەد بەڕێوەبەری گومرگی گەرمیان لە خاڵی سنووری پەروێزخان وەڵامی پرسیارەکانمان ئەدەنەوە. دوو میوانی زۆر گرنگن و وەڵامەکانی یان بە دڵنیایە جێکەی بایەخە بێ بەڵام پێشەوە چینە سەر گرافیکێک. مەرزەکانی هەرێمی کوردستان چەند مەرزێکی گرنگیانەیە. مەرزەکانمان لەگەڵ وڵاتانی تورکیا و ئێرانن. هەرێم و ئێران ئێمە چەند مەرزێکمان لەگەڵ ئێران هەیە. مەرزی پەروێزخانمان هەیە، حاجی ئۆمەرانمان هەیە، واوکات باشماخیشمانەوە، کۆمەڵێ مەرزی نافەرمیشمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. وەروەها مەرزەکانی نێوان هەرێم و تورکیا گرنگترین مەرزیان مەرزی ئیبراهیم خەلیلەوە کۆمەڵێ مەرزی تریشان لە سنووری تورکیا کە مەرزی نافەرمین و تاسان نێودوڵەتی نین. قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی تورکیا و هەرێم 12 ملیار دۆلارە و هاوکات قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و هەرێم 6 ملیار دۆلارە. بە دڵنیایی ئێستام قەبارەی بەهۆی دۆخی بازرگانیەوە کەمی کردو. دواتر بەڕێز شێخ مستەفا زانیاری زیاترمان لەسەر ئەوە ئەداتێ. بەڵێ ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان ئاڵوگۆڕی هەرێمی کوردستان وەکو پێشتر باسمان کرد لەگەڵ 15 وڵات واتە 15 وڵات زۆر ئاڵوگۆڕی بازرگانیان لە هەرێمی کوردستانایە کە کاتە ڕێژەی
لە سەدا 75 قەبارەی ئاڵوگۆڕی نێوان وڵاتە تورکیا لە سەدا 37 چین لە سەدا 15 ئێران لە سەدا 12 کۆریای باشوور لە سەدا 7 بەڵام سەرجەم ئەو وڵاتانەی تر بەشێکی زۆری ئەو کاڵانەی هەناردەیەکەن لە ڕێگەی تورکیا و بە شێوەی ترانزیت دێت واتە زۆرترین قەبارەی ئاڵوگۆڕی هەرێمی کوردستان لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان دایە بە شێوەی ڕاستەخۆ بە شێوەی ترانزیت. بەڵێ ئەو کەلوپەلانی کە هاوردە ئەکرێن سەوزە و میوەیە، ڕۆنی خۆراکیە، خواردن و خواردنەوەیە، کانزایە پلاستیکە، لاستیکە پێستەیە، دارە، کاغەزیەکان واتە و بەرهەمە کاغەزیەکان، ڕستن و چنینە، پێڵاو کەلوپەلی، بینەسازی، ئاسن و بەرهەمەکانی، ئامێر ئەلکترۆنیکان، ئۆتۆمبیل، ئامێرە قورسەکان، کەلوپەلی پزیشکی، چەک و تەقەمنی و جوانکاری. واو کادێمەش هەناردەمان هەیە، زۆرترین بەرەمی هەناردەیەمە تاک سەرچاوەیە وڵاتانی ڕێعی پێوترێ. ئێمە بەڕاستی بەداخەوە بەرهەمی نەوتیمانەیە و ئێستاش پەراوەیەک دروست بۆ بۆی هەناردەی بەرهەمی کوشت و کاڵی بکرێت بۆ وڵاتانی جیان. بەڵە بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دۆخی سنوورەکان و شیکردنەوەی ئەو مەترسیانی هاوڵاتیان هەیەە بۆ گرانبوونی بازارەکان داخستنی زۆر میوانداری زۆر بەڕێز شێخ عەبدوڕەحمان سەرۆکیەتی هاوردە و ناردەنیکارانم لە ستۆدیۆ کردووە و ئەو کات بەڕێز حسێن ئەحمەد بەڕێوەبەری گمرکی گەرمیان لە خاڵی سنووری پەروێزخان. کاک شێخ زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزی. خۆشحاڵم لە بەرنامەی ژێرخان ئەتان بینم. سەرکەوتوو بنەوە. کاک شێخ ئەگەر شتێکە دەبێت لەسەر ئەو گرافیکانەی پێشکەشمانکردنەکە زافەیەکە دەبێت یا دەبینێکە دەوێت. بە ناوی خۆی گەورە بەڕاستی ئێمە کە ئەبینین لەم بار و زروفەدا کە بەو شێوەیە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتاندا بەردەوامە، ئێمە ئەبینین ئەندامانمان ئاگادار کردوونەتەوە هەموو کات نەک ئێستا لە کاتی بۆنەکاندا بە تایبەتی لە ڕەمەزاندا مانگی پێش ڕەمەزان هەموو ساڵ ئاگاداریانەکەینەوە کە کاڵایەکی زۆر بێنن و کاڵای باش بێنن بۆ ئەوی کەوا لە کاتی ڕەمەزانە تەزەخومی کاڵا نەبێت لە بازارڕە و سعر فەرقی پێ نەکرێ و نرخ لە ئاستی خۆیدا بەرز نەبێتەوە و ئێمە ئەبینین کە ڕۆژانە کاڵا لە مەرزەکانی ئێران و تورکیا بە بەردەوامی باخیرە بە بەردەوامی ئەو لۆریە خۆراکانە دێنە ناو هەرێمی کوردستانەوە و هیچ ترسێکیش نییە لە هیچ کاتێکە و ئێمە بەڕاستی دڵنیایی ئەدەین بە هاوڵاتیان کەوا بەرژەوەندی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەرژەوەندی وڵاتی تورکیا دوو ئەوەندە بەرژەوەندیان زیاترە ئەوەی کەوا ئێمە بەرژەوەندیمان لەگەڵیان هەیە. بۆیە لەبەر ئەوە ئێمە دڵنیایی ئەدەین بە هەموو ئەندامان و بە هەموو هاوڵاتیان کە بەڕاستی جەوی بینی هەرێمی کوردستان و تورکیا هیچ تەشەنوج نییە و هیچ تەشەنوجێک دروست نابێ. بۆیە ئومێدەواری ئینشاڵڵا ئەندامانمان زیاتر کاڵا بێنن بۆ ئەوەی کەوا نرخ زیاتر دابەزێ. کاک شێخ شتێک زۆر گرنگە ئەوەی ئێوە لە بازرگانانی تورکیا و ئێران بە دڵنیایی ئێوە بازرگانانی تورکیا و ئێران ئەبینن ئەوان پەیامی وڵاتەکانیشیان پێ چیان گوتووە لەم بارەیەوە؟ ئێمە وەفدێکی جمهوری ئیسلامی ئێران پێش چەند هەفتەیەک سەردانی هەرێمی کوردستانیان کرد و ئێمە لەگەڵیان دانیشتین لەگەڵیانە وتوێژمان کرد لەبارەی ئەوەی کەوا ئەم بار و زروفەکە هەیە ئایا هیچ ڕوودانێک لە سنوورەکان ئەبێت. ئەندامێکی پەرلەمانیان لەگەڵ بوو وتی بە هیچ شێوەیەک ئەوە ڕەچاو ناکرێت کە سنوور بە ڕووی ئێوە دابخرێت چونکە ئێمە بەرژەوەندەکانمان زۆرترە لە ئێوە. هەر حقیقەتی ژوایە ئێمە وەکو ئاگادارین چەندین کۆمپانیای خۆمان لەگەڵ ئەو کارخانانەی جمهوری ئیسلامی ئێران عەقدی ساڵانەیان کردووە بە کەمیەکی زۆر ئەو کاڵایە بێن نارێمی کوردستان. جمهوری ئیسلامی ئێران ئەوە لە دەستخۆی نایە کە ئەو کاڵا زۆرە هەمووی دروست ئەکرێ بۆ کوردستان چونکە بەڕاستی کاڵایەکی زۆر کە دروست بکرێ لە ناو ئێرانە ساغ نابێتەوە ئەو بۆ کوردستان دروست دەبێ. بۆیە ئێمە دڵنیاین و وەفدی تورکیا هاتووە بە هەمان شێوە لێوان پرسیوە کە ئایا لا سامەحەڵڵا سنوورەکانی شتێگە بێ. ئەوانیش زۆر بەجددی لە لێپرساوانی بەرزی خۆیانەوە کەوتویانە بە هیچ شێوەیەک ئێوە ترستان نەبێ. بۆیە ئێمە هەر لە ئەوڵەوە ئەو تەسریحی کە ئێمەش داومانە بۆ ئەوەیەکەوە ئەندامانمان کاڵایەکی زۆر بێنن، سعر دابەزێ، نرخ دابەزێ، بۆ ئەوە نییە کەوا لا سامەحەڵڵا سنوورەکان ئیشکالێکیان زۆر باشە. درێژە بە گفتوگۆیە لەگەڵ بەڕستانە دەم بەڵام ئەمێ
بچمە لای بەڕێز حسێن ئەحمەد بەڕێوەبەری گومرگی گەرمیان لە خاڵی سنووری پەروێزخان. کاک حسێن ئەم کاتت باش و پێم خۆشە، یعنی ئەوە بۆ ئێمە ڕوونکەیتەوە ئێستا جموجوڵی خاڵە سنووریەکان هیچ گۆڕانکاریکی پێوە دیارە یان هیچ ینی گۆڕانکاریەک ئەبینن ینی لە حاڵەتی یاسایی خۆی دەرچوو بێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و هەروە بە خێراتنی ئەو میوانە بەڕێزاکەم و زۆر سپاس بۆ گێگرانی بەڕێز. من بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو ڕوونکردنەوەی تەواو لەسەر ئەو بابەتە بدەم. بەڕاستی جموجۆڵی بازرگانی لە مەرجی پەرستان جموجۆڵێکی زۆر ئەکتیڤە و کارێکی زۆر لە چاکەتی ڕۆژانە و هیچ کاریگەریەک نەبووە، یعنی هیچ هۆکارێک نەبووە تا ئێستا جموجۆڵەکان باوکو ڕۆژ لەدار ڕۆژ جموجۆڵەکان زۆر بە باشی ئەڕوا و کاری بازرگانی ئەنجام ئەدرێ. بۆیە ئێمە ڕۆژانە ئەو بە پێو ئامار و زانیاریەکانی کە لە بەردەستمانە جموجۆڵەکان زۆر ڕۆژ لەدار ڕۆژ زۆر زۆر باشترە بێەوەی پێم وایە هیچ کاریگەریەک دروست نەبووە لە ئەنجامی ئەو بارودۆخی کە دروست بووە بە ناوی ڕێکلاندووە. بەعکسەوە جموجۆڵی بازرگانی نەتوانن دڵنیا بدەمە هاوڵاتیان کە هیچ کاریگەریەک لەسەر ئەو بابەتە نەبووە. کاک حسێن هیچ ئاماژەیەک هەیە، ینی ئێرانیەکان هیچ ئاماژەیەکیان بێەوە داوە کە لە حاڵەتێکی وایە شتێکی وا ئەبێیان ئاماژەیەک هەیە لە لای ئەوانەوە؟ بەعکسەوە ئەوەی کە ئێمە لەگەڵ برا بازرگانەکانە کە ڕۆژانە سەردانمانەکەن و ئەو وەکو کاڵایانە چی لە بواری خواردن، چی لە بواری کەرەسەی بیناسازی، چی لە بواری کەرەسەی سازازەکانە لە هەموو کەرە لە بوارەکانە بەعکسەوە شەریکاتی ئێرانی و بازرگانەکان ڕۆژ لەبەر گرێبەستی باشتر و قەبارەی باشتری دێ ئەوان زیاتر حەزەکەن کاڵاکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە ساختنەوە و پێم وایە بازرگانی هەمووی خۆتان نەزانە دوولایەنە و تەنانەت ئەمە کاریگەری بەسەر هەردوو لایە بێ و جمهوریت بازرگانەکانیش ڕۆژانە کە ئەکرێ سوودمەندی هەردوو لایتیایە. جا بۆیە لێرەدا ئەوەی کە زۆر گرنگە جمهوری ئیسلامی ئێران و بەتایبەتی فەرمانبەرانی کومبشتی ئەوان و بەڕێوەبەری کومبشتی ئێران کە ئێمە ڕاستەخۆ ڕۆژانە پەیوەندیمان هەیە زۆر جەخت لەسەرەوەکەن کە کاڵە بازرگانەکان بە شێوەیەکی زۆر سەریع یعنی هیچ جاکەوتێکی تیا نەبێ ئەنجام بدرێت. وایە ئەو بەبەردەوامی ئێمە کۆمیتێکی هاوبەشیشمان هەیە بە بەردەوامی جمهوری بازرگانی لەو پەڕی حاڵەتی باشیە دێت دەست تەخیر بێت ئەوە جاهیدی ئێرانی زیاتر سەختی لەسەر دەکاتەوە. ئەمە خۆشیە بۆیە من دووبارە دڵنیایی ئەدەم بە هەموو لایەنێک کە جمهوری بازرگانی و لە ڕووی خۆراک و هەموو کەرەسێکەوە ڕۆژ لە دوای ڕۆژ لە باشی لایەن. باش پێم خۆشە پێشەوەی بچمەوە لای بەڕێز شێخ ئامارێکمان بیتێ لەسەر ینی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری پەروێزخان. بەپێی ئاماری ئێمە کە ئێمە ئێستا سیستەمی ئێلکترۆنی بەکاردێنین بەڵێ ئێمە ڕۆژانە لە نێوان 400 ئۆتۆمبیلی بارهاوکرد جۆراوجۆر کومرکەسێن و لەم ڕۆژانەی دوایە بەتایبەتی ڕۆژانی چوارشەم و سێشەمی ڕابردوو با بڵێ جموجۆڵەکان زیاتر و زیاتر لە نزیکی 500 لە زیاتر کومرک کراوە 500 باری هەڵگر. ئەمە ئەوە دەرەخا کە جموجۆڵەکان وەکو پێشتر ئاماژەم پێدا جموجۆڵەکان ڕۆژ لە دوای ڕۆژ باشترە بێن. باش لەگەڵم بمێنەرەوە چمە لای بەڕێز شێخ مستەفا. کاک شێخ پێم وایە ئاماژەیەکی باش بوو بەڕێز بەڕێوەبەری کومەرگی گەرمیان لە مەرجی پەروێزخان ئاماژەیەکی زۆر باشیدا ڕوونکردنەوەیکی زۆر باشیدا کەواتە لە کاتێکا سنوورەکان بەم جۆرە ئاسایە بن ینی بەرپرسانی کۆماری ئیسلام زۆر جەخت لەسەرەوەگەن کە خێراتر ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێما بکرێ ئەم ترسا بۆ لە ناوخۆیان دروست بووە. بەڕاستی ئێمە کە ئەبینین خەڵک هەموو کاتێک هەست بە قەلەقیەکە لەبارەی بار و زروفەوە بەڵام ئەوە ناگەیەنێ کە ئەم قەلەقیە بە شێوەیەک بێ کە بگاتە ئەو ڕاددەی لەبەر کاڵا نەبوونی کاڵا لە وڵاتانەوە کە نەگاتە هەرێمی کوردستان ئەوە ئاگادارکردنەوە و احتیاتی تاجرەکان بۆ ئەوی کەوا زیاتر شت بێن نە کوردستان بۆ ئەوی کەوا نرخ زیاتر دابەزێ. یعنی ئێمە ماوەی 25 ڕۆژ پێش ئێستا ئاگاداری ئەو بازرگانانەی کەوا لە بواری برنج و ئاردن کە زۆر شت بێنن زیاد لە حەدی خۆیان بۆی کەوا بتوانن بازار منافەسەی زیاتر تێبکەوێ ئەوە دەستیان پێکردووە ماوەیەکی تر برنج و ڕۆن و شەکر دێ زیاد دەم سعرەی ئێستاە زۆر زیاتردا ئەمە 25 ڕۆژیکە ئینشاءڵڵا ئەو کاڵایانە کە زۆرتر بگاتە کوردستان زیاتر ئەم نرخە بە دابەزینی پێوە ئەبینرێ و بە هیچ شێوەیەک
گرانی دروست نابێ چونکە بۆ تاجرەکانی ئێمە کەوتونەتە ئەوەی کەوا بڕاستی بتوانن ئەو کاڵانە لە دوورە وڵات بێن هەرێمی کوردستان زۆرترین کاڵا بێنن منافەسەی یەکتر بکەن ئێمە ئەومانەوێت کە تاجرەکان لە ناو یەکا منافەسەیان پێ بکەین بۆی کەوا کاڵا زۆر بێنن بۆی کەوا بە نرخ دابەزێ بۆیە ئەمە هیچ ئەمە داواکردن لە بازرگانەکان بۆ هێنانی کاڵا بۆ دابەزینی نرخە نەک ئەوەیە لا سامەحەڵڵا ئەگەر شتێک ڕوو بدات هیچ شتێک ڕوو نادا زۆر بەڕوونی پێم خۆشە ئەمە بۆ بینەری ئێمە ڕوونکەیتەوە قسە لەسەرەوە بوو چەند بازرگانێک ئەم ینی ئینەیان دروست کردووە لە ڕێگەی بۆ قەناتی لە ڕێی دەستگا میدیایەکانەوە بەشێک لە دەستگا میدیایەکانیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە پێناو ئەوەی بەشێک لە کاڵەکانە لە ناو کۆگاکان نبوون سرف نەبوون بۆی ئەم کاڵان سرف بن ئەم زانیاریانە چۆنن ئەگەر تۆ ئەمە بە دوواداچوونمان بۆ کردووە بەڕاستی ئەوانەی کەوا بازرگانن ئەوانەی کە خاوەنی براندن ئەوانەی کە بە جوملە شتەکان دێنن هەر لە دوو ڕۆژ ئێمە متابعیانەکەین ئەو قایمانی کردویانە بۆ دوکاندارەکان هیچ نرخێکی زیایی پێوە دیار نییە بەداخەوە چەند دوکانێک دوکان نارن تۆزێک لە ناوخوا هەستاون تۆزە نرخێکیان زیاد کردووە ئەویش بە شێوەیەک کەوا ئەو کاڵانیانەوەیان زانیوە نایەتەوە ئایا بازرگانە گەورەکان گرنگن بازرگانە گەورەکان بە هیچ شێوەیەک نرخیان زیاد نەکردووە کە ئەو قایمەی ناردویانە بۆ دوکانارەکان ئەو قایمەی ناردویانە ڕۆژانە پێش ئێستا بۆ هەموو دوکانێک کەشتیان ناردووە بە هەمان قایمە ئەم دوو ڕۆژەش ناردویانە واتە لە هیچ کۆگایەکی گەورەی کەوا مەخازنی تایە نرخ لەوێ بەرز نەبووتەوە بەس لە چەند دوکانێکی لا کۆڵانی یان سەرجادە یان دوکان یان سۆپەرمارکێتێک شتێکی لە خۆیەوە زیاد کردو ئەویش لە خۆیەوە بووە هیچ تەسیرێکی نەبووە لەسەر کۆگاکان بە زۆری کەوا شتیان هێنەوە بەعکسەوە ئەوانە ئەیانەوێت سەرفی بکەن لەبەرەوەی شتیکەیان بۆ دێ با منافەسە بکەن لە بین یەکترا باش کەواتە ینی ئەم دیانێ داکەوتو لە بازاردەستی بازرگانەکانی تیانە نابێت شێوەیەک بەس دوکان نارە چەند دوکانارێکی لاوەکی کاستاون تۆزێک نرخ ئەوش لە شوێنی خۆیان نییە چونکە لە ئەسڵەکەیە بەرز نەبووتەوە هیچ تاجرێکی براندی بازرگانی گەورە شتی گران نەکردو زۆر باش پێم خۆشە بەڕوونی ینی باسی ئەمە بچیە زیان لە داخستنی سنوورەکانەکە بەڕاستی هەر داخستنێک لا سامەحەڵڵا ڕوو بدە لە تورکیا لە ئێران زەرەرۆمەندی گەورە خۆیانن چونکە وەکو وتم ئەو کاڵانەیان کە ئەهێنن لە کوردستان عێراق واتە کوردستانیش مەرکەزێکە بۆ عێراق ئەو کاڵانە هەمووی لە سنوورەکانەوە دێتە کوردستان لە کوردستانەوە چێ بە پارێزگاکانی تر چونکە لێرە بە ئاسانی زیاتر تاجرەکانی ئێمە وریان ئەو کاڵانە دێنن واتە ئەگەر لا سامەحەڵڵا تورکیا دایبخە خۆی زەرەرۆمەندی گەورەیە کە ئەوەش ناکات زەرەر لە خۆی نایە و جمهوری ئیسلامی ئێران زەرەرۆمەندێکی زۆر گەورە ئەبێ لە سا 75 ئەوان زەرە دەکەن چونکە ئەوان کاڵاکەیان بۆ سەرف نابێ لەبەرەوەی شوێنێکی تر نییە کەوا سەرفی بکەن هەر ئیتیجاهی کوردستان نزیکە عێراق نزیکە ئەویش بەهۆی ئەوەی کە ئێمە هیچ کارخانەیەکمان نییە هیچ شتێکمان نییە لە ناوخۆ بۆی ئەو کاڵانیان زۆر سەرفە بێ بۆی وڵاتی تر لە دراوسێ و لە شوێنی تر ئەو کاڵانە بەقەت ئێمە نابن وەکو کارێمی کوردستان لە جمهوری ئیسلامی ئێران کاڵا دێنێ واتە زەرەرۆمەندی گەورە خۆیانن و ئەوش بە هیچ شێوەیەک ڕوونادا کەوا مەرزەکان تەشەنوجێ یان شتێکی بەسەرەوە بێ جاجی دڵخۆشیشە کە ئەم ساڵ زیاتر بەڕاستی کە ئاڵوگۆڕی بازرگانی زیایی کردووە لە ساڵانی پێشووتر زۆر باشە کاک حسێن ینی ئەوەی کە هەستەکرا باسی ئەوە کرا کە لە سەدا 40 ینی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و وڵاتان بە تایبەتی کۆماری ئیسلامی کوردستان تا ڕادەیە خاو بووەتەوە ئەمە چۆنە ینی ئەو ئامارانەی لە بەدەستێوان چۆنە من پێم وان نەبووە بە هیچ شێخەوە من بەڵێ ڕاستە زەرمەندی یەکەم ئەو وڵاتانن کە شتوبەت ئەلێرن بۆ هەرێمی کوردستان و لە ڕێگەی هەرێمی کوردستان هەندێک کاڵاکان تا ئەبێتەوە بۆ ناوڕاست و خوارەی عێراقیش وەکاری سەرەکی ئەگەرەکە بە حکومەوەی کە ئێمە چەندین ساڵە لەو وڵاتانە کارێکن لەگەڵ وڵاتانە ئەگەرەکە بۆ ئەمە خۆتان زانی بازرگانی شوێنێکی ئەمانی گەرەکە یعنی سەرمایە شوێنی ئەمانی هەیە وە زۆربەی کارە بازرگانە عێراقیەکانی لە ڕێگەی مەرزەکانی هەرێمی کوردستان و کار دەکەن ئەمە لەلایەک ترەوە سەبارەت بە پرسیارەکە خاوندنەکە بوو لە جمهوری بازرگان ئەوە ناگەڕێتە بۆ ئەوە چونکە هەموو کارە بازرگانی هەست و ئەو بازرگانانەی کەوا کاڵایەنن ئەگەر خواردن بێ ئەگەر کۆمپۆم شوێی هاوڵە بێ ئەگەر کەلەسەی بیناسازی هەر کەلەسێکی پیشەسازی هەر کەلەسێک کە ئەوەی کە لە هاوڵگە ئەکرێ بەڵکو ئەوە ئەگرێتە بۆ فروشتی کارەکە خۆی ئێمە چەندین ساڵە ئەو واقعەمان
هۆکارەکەیەتی باشە لە بوارەکانترە لە بواری پیشەسەری چەندین کارگە هەیە لە هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان خۆی ڕستی گومرکی لەسەرداناوە ئەعفاعاتی گومرکی دانیوا هەیە ئەکرابووی ئەمانە ئەگەرێتە بۆ سروشتی کارەکە وە لەسەر دەبێ و ئێمە لە لایەکی تری شەملو لە ڕووکەین بۆ هاوڵاتیان بحكم أول كان قيلاني دارائي والهرم كردستان شكل مشاريع جورو بروجي جورو راوستاوا أما شو مشاريع كان نبوني كلجو أو أنا مكحبات الهرم أو كشيء هبوا أمش أقدر أقول أو كان هاود النكراوي نقدر أو كبروجي جورو راوستاوا أما أنا أني هو كاري داوتي أو أنا كان أو خاورن زيكي سكور كان بيبلان باش كاسن بيم خوشة زور باش بيم خوشة زانيري ومان بيته ئێوە باش سیستەمێکی ینی سیستەمێک بەسراونتە بە خاڵە سنووریەکانی تریشەوە ینی ئەوەی تێبینیتان کردو لەوێش هیچ ڕووی داوە بۆی پرسی ڕفراندۆمەوە بە ئێوە بە سیستەمێک بەسراونتە بە خاڵە سنووریەکانی ترەوە بۆ نمونە حاجی ئۆمەرانە باشماخە مەرزی ئیبراهیم خەلیلە هەمووتان بەسراون بە سیستەمێکەوە پێکەوە بەسراون بە دڵنیا و ئاگاداری یەکترین ئایا هیچ خاوبوونەوەیەک لەوێ ڕووی داوە وەستانێک ڕووی داوە نخير أمشي كمان كان أبوي خمس كراوة برا كومريكا ورجعنا برا ولا في كومريكا لهوديرا تتواني الزانياري متواجد بتاع دفن هم خلوا كومريكا كان وبو حاج عمران باشماك وفريد ثاني أزاني كان كالاتي ورجعنا المجموعة كان بالنسبة تناسب كان برتدي بكنز ولا هم شو يقولوا هم قبائل أزانية وحتى أوكي برا ولا في كومريكا لهودير هيك أمريكي ونكذب ولا تخاون ويخبوا هو دەتوانێت بەیەندی ئەش پێ بن و زانیاری زیاتر مجۆڵەکان بەرەو باشی کەڕەوە من سپاس بۆ بەڕێز حسێن ئەحمەد بەڕێوەبەری گومرکی گەرمیان لە خاڵی سنووری پەروەزخان تا ئەم کاتە لەگەڵمان بووی بەگەڕێمە لای بەڕێز شێخ مستەفا کاک شێخ پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوە بدەی قسە لەسەرەوە هەیە بۆ نمونە ئێستا بۆ نمونە قەبارەی ئاڵوگۆڕینیوان تورکیا وڵاتانی دەوروبەری زۆرترە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت بۆ نمونە ینی زۆر باشیان بەوەنی ئەگەر سنوورەکان داخن ئەم قسەیەش هەبوو هاوکاتی قسانەی بەڕێستان کردان نەخێر باکیان هەیە چونکە بەڕاستی وەکووتم ئەو ئاڵوگۆڕە بازرگانەی کە لەگەڵ کوردستانێکن کوردستانی ژۆک و مەرکەزێک بۆ هەموو عێراق کەشتەڕوە لە وڵاتانی ترکە بۆیانە نێرن ئەو قەبارەیە زیاترە واتە ئەوەی کوردستان زیاترە لە وڵاتانی تر ئێمە لەگەڵ ئێران جاران 6 ملیار بەڵین کە ئێستا دابەزیوە ساڵی 2016 کە کەمترین 5 ملیار تعاملی بازرگانی بووە یاتە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ تورکیا 10 ملیار بووە واتە ئەمە قیاسێکی گەورەیە ئەوان لەگەڵ دراوسەیانی تریان بەو شێوە نین لەگەڵ ئەفغانستان و پاکستان و لەگەڵ شوێنی تر واتە بەو شێوەیە قەبارەی بازرگانیان نییە ئەوانیش زۆربەی بەڕاستی ئەو کارخانانەیان اعتیمادیان لەسەر کوردستان چونکە بە زووترین کات ئەو کاڵایان ئەگات بە لە ڕێگەی وشکانیەوە و هەرزانترین نرخ بۆیان ئەگاتە ئێرە بۆ ئێمەش باشە بۆ ئەوانیش باشە کاشە خۆت زانی مەساڵحی ئێران چ کۆمپانیای چ ئوتێلی چ بۆ نمونە ینی هەموو ینی ئەو گرێبەستانی لەگەڵ هەرێمی کوردستانە کردو بە هەمان شێوەش تورکیا ئایا ئەکرێ بۆ نمونە لە مەسافەیەکی دیاریکراوە ئەمانە هەموو ئەم پەیوەندیانە بە بچڕێن ئەوە بەڕاستی جێ سەرسوڕمانە یعنی ئەو لە پرێک ئەگەر سیاسیش پەیوەندی لەگەڵ کوردستان یاخود لەگەڵ عێراق یاخود لەگەڵ کەسێک پەیوەندی تێک بچێ لە بواری ئابووری ئەو تەمەنا ناکە ئەو بوارە تێکچێ ئەگەر ئێمە بڵین نامانەوێت کاڵای تۆ ئەو زیاد لە حەد پێویستێتی کەەوە کاڵەکانی بنێرێ بۆ هەرێمی کوردستان باشە من کۆتا پرسیارمەکەم پێم خۆشە ینی قسەی تۆ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چییە؟ من داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەەکەم چونکە هاوڵاتی هەرێمی کوردستان ئێمە خۆمان هاوڵاتین بازرگانەکان هاوڵاتین هەمومان هاوڵاتین بۆیە ئێمە داوایان لێ ئەەکەین کە بە هیچ شێوەیەک گرانی ڕوونادا و تەشەنوج لە سنوورەکان نابێ و چاوەڕێکە ئینشاءڵڵا هەرزانی زیاتر دروستە بێ کاڵایەکی زۆر بەڕێوەیە پێ وایە بە بنێ ڕیفراندۆمەوە بازارەکان تۆزە بژانەوەیان بەخۆ ببینن ئێستا کاروچالاکی زۆر باش بووە بەڕاستی ئەم کاروچالێکێک کە ئێستاکە ئەبینی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەڕوا ئەم ساڵ لە سا 20 کار و چالاکی بەپێی ئەوەی ئێمە دراسەمان کردو لەم 6 مانگی ڕابردووە لە سا 20 ئاڵوگۆڕی بازرگانی زیایی کردووە لە ساڵی لە چاو ساڵی 2016 زۆر سپاس بۆ بەڕێز شێخ عەبدوڕەحمان مستەفا شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی کێتی هاوردە و ناردەنیکارانی کوردستان کە لە ستۆدیۆ ژێرخان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزش دەستان خۆش زۆر سپاس واو کا سپاس بۆ بەڕێز حسێن
بەڵێ بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە. نرخی دۆلار سەرەتای هەفتەی ڕابردوو بە 126,700 دینار دەستی پێ کردو، بەڵام بە داشکانەوە بازاڕی بەجێشوە دەرخستەکەمان ئامادەیە. نرخی دۆلار ڕۆژی شەمە لەکردنەوەدا 126,700 دینار بووە، واتە نرخی 100 دلار بەرامبەر بە 126,700 دینار بووە. لە ڕۆژ یەکشەمەدا لەکردنەوەدا نرخی 100 دلار بە 126,600 دینار بووە، واتە نرخەکەی دابەزیوە. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە، خستنە ڕووی دۆلار 164,764,354 دلار بووە، واتە بانکی ناوەندی خستووەتە ڕوو. و ڕۆژی دووشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 126,300 دینار بووە، نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە، خستنە ڕووی دۆلاری 106,731,631 دلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەممە. نرخی دۆلار لە ڕۆژی سێشەمەدا لەکردنەوەدا 126,350 دینار بووە، نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە 1,190 دینار بووە، خستنە ڕووی دۆلار لە ڕۆژی سێشەمەدا 485,485,100 دلار بووە. و ڕۆژی چوارشەمە نرخی 100 دلاری ئەمریکی لە بازاڕەکانی کوردستان 126,350 دینار بووە، نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە، و خستنە ڕووی دۆلار بە 150 خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی 158,935,538 دلار بووە. ئەچینە ڕۆژی پێنجشەممە. ڕۆژی پێنجشەمە ڕۆژی پێنجشەمە نرخی دۆلار 125,750 دینار بووە، خستنە ڕووی دۆلار 163,592,433 دلار بووە، واتە ڕۆژی پێنجشەمە دۆلار بە داشکانەوە بازاڕی بەجێ هێشتووە. بەڵێمە دەرخستەی هەفتەی نرخی دۆلار بوو پێشکەشتان کرا. پێشبینیە بەرگەی ئەم جارەمان لە پێشبینیەکان تایبەتە بە نرخی نەود لە بازاڕەکانی جیهان، وەگەزانین ئەم هەفتەیە نرخی نەود لە بازاڕەکانی جیهان ڕێکۆردێکی زۆر باشی بڕی، و هەفتەیەکی تا ڕادەیەک ئاڵتوونی بەڕێکرد بۆ ئەوەی ینی لە ئاسی بۆ سەبارەت بە بەرزبوونەوەی نرخ، ئەوەش پاش کۆبوونەوەکانی سانت پێترسبۆرگی نێوان وڵاتانی بەرەمێنەری نەوت، هاوکات پێشبینیەکان بۆ کەمبوونی نرخی نەوتی بەردین هات لە ئەمریکا، و هاوکات کەمبوونەوەی ئەمبارەکانی نەوت بوو لە ئەمریکا. بەڵێ چینە کۆمەڵە گرافیکمان لەوبارەیەوە ئامادەیە بەپێی ئاماژەکانی بازار. ڕۆژی کۆتا ڕۆژی هەفتە کە ڕۆژی پێنجشەممەکە بەرزترین نرخ کە 50.50 بووە، لە کاتی داخستنا 50.97 بووە، لە کردنەوەدا نرخی خاوی برنت 50 دلار و 86 سنت بووە، بەرزترین نرخ کە بڕێتی 51 دلار و 59 سنت بووە، لە داخستنا واتە کۆتایی بازار لە 59 دلار و 79 سنت بووە، کەمترین نرخیش ئەو ڕۆژە بڕوێتی 50.50 سنت بووە. بەڵێ گرنگترین کاریگەریەکانی ئەم هەفتەیە لەسەر نرخی نەوت پێشبینی کەمبوونەوەی نرخی نەوتی بەردین و نەوتی خەزمکراوی ئەمریکا، واتە ئەو نەوتی کە ئەمریکا خەزنیەکات، و هاوکات پابەندبوونی وڵاتانی بەرەمێنەری نەوت، ینی سنورداکردنی بەرەم لەلایەن وڵاتانی بەرەمێنەری نەوتەوە بەتایبەتی ئۆپی، بەتایبەتی کە وەزیری نەوتی سعودیا ڕایگەیان کە ئەوان پابەندە بن بە ڕێکەوتنەکەی ئۆپیکەوە کە تا ساڵ 2018 بەرزکرانی درێژکراوەتەوە، و کۆبوونەوەی سانت پێترسبۆرگی رووسیا کە کۆبوونەوەیکی وڵاتانی بەرەمێنەری نەوت بوو، زۆربیان جەختیان لەسەر سنوردارکردنی بەرەم کردەوە، بۆیە نرخی نەوت ئەم هەفتەیە نرخێکی کاریگەری زۆری ئەم لێدوان و ئەم ئاماژانەی بازار کاریگەری زۆری لەسەر نرخی نەوت بەجێش و نرخی نەوت تا ڕادەیەکی بەرز بەڕێژەی لە 2 بۆ 3 بەرز بوویەوە. بەڵێ پێشبینیەکان لەسەر نرخی نەوت
بەپێی پێشبینیەکان بۆ بەپێی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا ئەمە پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکان خاوی برێن 2007 $50.79 بێ هەرچەند پێشتر پێشبینی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا $54 و بەڵام ێستا پێشبینیەکانی دابەزاندووە بۆ $50.79 بۆ خاوی خۆراوای تەکساس بۆ ساڵی 2018 ئەبێتە $51.79 خاوی ئەمریکی ساڵی 2017 $48 ببورن بە خاوی برنت بۆ ساڵ 2018 $51.79 دەبێ واتە هەر بەرمیلێک بەوەندە ئەبێت و خاوی ئەمریکی 2017 $48.95 بێ هەر بۆ هەر بەرمیلێک و خاوی ئەمریکی 2018 $49.57 بێت بۆ هەر بەرمیلێک ئەمە پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا بوون بۆ ساڵی 2017 و 2018 نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان. بەڵێ بەڕێزان ئەمە بەرگەکانی ئابووری ئەم جارەمان بوو لە بەرنامەی ژێرخان کە پێشکەشتان کرا بە هیوایەوەی سووتان لێوەرگر بێت و کوردستانمان هەر ئاوەدان بێ و بە ئاوەدانی بمێنێتەوە. خواتان لەگەڵ. لەم ساڵانەی دواییدا گرنگیەکی زۆر بە دیزاینکردنی ڕووکاری دەرەوەی باڵەخانەکان و بیناکان دراوە بە جام و شوشە. بیرۆکەی ئەم کاریە کاتێکە لە سەرەتا دروست کراوە لە ساڵی 2013 دامەزراوە بۆ یەکەم جار جام زیاتر کاتێکە لێرە لە تورکیا دەهات یاخود لە ئێرانەوە دەهات کەمیش کولفەیەکی زۆری هەبوو لەسەر ئەو مشتری کە دەچوو دەهێنا. پاشەوەی کە لە مێزی بڕین ئاوێنە بە قیاسی زۆرازۆرمان بڕی ئێستا ئەو ئاوێنەیە لە مێزی بڕین بە قیاسی زۆرازۆر بڕاوە پاشە لەو جیهازە دەتوانین لێوارەکانی تەراشی بۆ بکەین پێڤیلینگی بۆ بکەین. دروستکردنی جامی قەوس مەرحەلەکەی پێچەوانەی جامی ئاساییە ئێمە لێرە جامەکە داخڵەکەین لە دوای ئەو جامە ئەچێتە بەشی فڕن ئەو جاریان ئەچێتە بەشی